خفي غلطية از دبيجم غلطية قالك هبالي من فيداجي خبردار بوبونا ممكن حسابات مهانا في جاري على الأقل فيدارونا نبي مشكلة بس في خبردار بوبونا أنه والله لقاء كيب داود غلورا في جاري برا أنجمان بەڵێ بێگومان ئەو خەیرانی کە بەهۆی ئەو سەردانی داودۆغڵ و ئەو دیداری کە ئێستا بیستمان لە نێوان لیژنەی باڵای کووردا دروست بوو خۆشبەختانە توانرا تێپەڕێنە و چارەسەر بکرێ. قەیرانی کوردخایەن لە نێوان هەردوو ئەنجومەنی گەل و ئەنجومەنی ڕۆژاوای کوردستان و ئەنجومەنی نیشتیمانی بەڵێ لە دوای هاتنی وەزیری دەرەوەی تورک بۆ هەولێر کۆبوونەوەی لایەنی لیژنەکە لەگەڵ داود ئۆغڵ و بەبێ ئاگادارکردنەوەی لایەنەکانی تر دەستی پێکرد بوو چارەسەر کرا. بەپێی دوایین زانیاری ئەندامانی لیژنەکە لە هەولێر کۆبوونەوە ڕایان گەیاندووە کە درێژە بە کارە هاوبەشەکانیان دەدەن و ڕایان گەیاندووە کە ئەو دیدارە و دیدارەکانی تر هەوڵ دەدەن کە نەبێتە هۆی ئەوەی کە یەک ڕێزی کورتێک بدا یا شەق بخاتە نێوان لایەنەکانی کوردیەوە. بەڵێ حکوومەتی عێراقیش دوای سەردانەکەی داود ئۆغڵ بۆ هەولێر بە تایبەتی بۆ شاری کەرکووک ناڕزایبوونی توندی نیشاندا بوو. لەم نێوەندەدا حکوومەتی عێراق سەفیری تورکیای لە بەغداد بان کرد و نامەی ناڕزایبوونی ڕادەستی کرد. لە پاشەوەی عێراق بەفەرمی داوای ڕوونکردنەوەی بەپەلەی لە تورکیا کرد حکوومەتی عێراق بەهۆی سەردانی بێمۆڵەتی وەزیری دەرەوەی تورک ئەحمەد داود ئۆغڵ بۆ کەرکووک پەیامی شەرمەزاری دایە تورکیا. دوای بانگێشکردنی بۆ وەزارەتی دەرەوەی عێراق پەیامەکە ڕادەستی باڵیۆزی بەغدا کرا. لە پەیامەکەدا لەبارەی بە بێمۆڵەت هاتن و سەردانی وەزیری دەرەوەی تورک بۆ کەرکووک داوای ڕوونکردنەوەی بەپەلە لە ئەنقەرە کراوە. شایانی باسە حکوومەتی عێراق هەر لەو چوارچێوێدا کاردانەوەی بەرامبەر سەردانەکەی داود ئۆغڵ و لێدوانی توند بڵاو کردبوو و ڕایگەیاند بوو کە مافی دەستگیرکردنی داود ئۆغڵوشمان هەیە. بێگومان هەمان سەردان کۆمەڵە ناڕزایبوونی جیاوازتریشی لێکەوتەوە هە لە ناو حکوومەتی عێراقدا پەرلەمانتارانی عێراق چەندین پەرلەمانتار لە چەند لێدوانی جیاوازدا ناڕزایبوونی توندیان نیشان داوە. ئایلە نەسیف ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنی عێراقی ئازاد لە بەیاننامەیەکە ڕادەگەیەنێت کەوا هەرچەندە داود ئۆغڵ بە بێپرسی بەغداد سەردانی هەرێمی کوردستانی کردووە بەڵام بە هیچ شێوەیەک نەدەبوایە سەردانی شاری کەرکووک بکات چونکە ئەو ناوچەیەکی کێشە لەسەرە و هاوکات دەستوری عێراقی مافی دیبلۆماسیەتی تەنها بۆ حکوومەتی ناوەندی داناوە. ئەو پەرلەمانتارە داوایش دەکات کە هەرچی زووە باڵوێزی عێراق لە ئەنقەرە بکشێنێتەوە و باڵوێزی تورکیاش لە بەغداد دەربکرێت و هاوکات حکوومەتی هەرێمیش سزا بدرێت. هاوکات لە بەیاننامەیەکی تردا سەلمان موسەوی ئەندامی دەوڵەتی یاسا ڕایگەیاند کەوا ڕێگەدانی مەزعود بەرزانی سەرۆکی هەرێم بە داود ئۆغڵ و وەزیری دەرەوەی تورکیا بۆ سەردانی هەرێم و شاری کەرکووک لەجێر پارێزگاری هێزی پێشمەرگەدا مانای ئەوەیە کە بارزانی دەوێت کێشەکانی خۆی تێکەڵ بە کێشەی تر بکات و کێشەیەکی نێودەوڵەتی بێنێتە ئاراوە. ئەو پەرلەمانتارەی دەوڵەتی یاسا ڕایشی گەیاندکەوە ئەگەر بێت و حکوومەتی عێراقی مامەڵەی بازرگانی لەگەڵ تورکیا بوەسێنێت ئەوە ئەو وڵاتە زیانێکی گەورە دەکات و مامەڵەیەکی 15 ملیار دۆلاری لەدەست دەچێت. هاوکات عەزیز شەریف پەرلەمانتاری لیستی سپی بەیاننامەیەکی دەرکرد و داوای لە هەموو خەڵکی عێراق کرد بڕێژێنە سەر شەقامەکان و خۆپشاندان دژی ئەم سەردانەی وەزیری دەرەوەی تورکیا ئەنجام بدەن و باڵوێزی تورکیاش لە بەغداد دەربکەن. ئەمانە و پەرلەمانتار عەبدولسەلام مالیکی لە فراکسیۆنی دەوڵەتی یاسای دەسڵاتدار هەڵوێستێکی تونتری نواند و لە بەیاننامەیەکە ڕایگەیان کەوا دەبێت کۆمکاری عەرەب بێدەنگ نەبێت لەسەر پێچێلکردنی سەروەریەکانی عێراق لەلایەن تورکیاوە. پەرلەمانتارێکی فراکسیۆنی حەل لەسەر هەمان بابەت ڕایگەیان کەوا عێراق بە شێوەیەک بۆتە گەمەپێکەری بێگانە هەرکەس هەڵدەسێ بە کەیفی خۆی دێتە ناو خاکی ئەم وڵاتە و دەڕوات وەکوەوەی هیچ حکوومەت و یاسا و دەستورێک نەبێت. بەڵێ وەک ڕاگەێنرا هەر لە دوای چوونی داود ئۆغڵ بۆ باشووری کوردستان سەرۆکی لیستی العێراقیە ئایاد عەلاوی بەنهێنی چۆتە تورکیا و دیداری لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغانی سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە ئەنجام داوە. سەرچاوەیە کە نەویست ناوی ئاشکرا بکرێت پێی ڕاگەیاندوون کە ئایاد عەلاوی سەرۆکی لیستی العێراقیە لە نووسینگەی فەرمی سەرۆک وەزارەتی تورک و بەبێ ئامادەبوونی هەواڵێران لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان لە ئەنقەرە لە پشت دەرگا داخراوەکان دیدار و گفتوگۆی ئەنجام داوە. بە گوێرە هەواڵەکە پاش ئەو دیدارە یەک کاتژمێریە هیچ کام لە ئەردۆغان و عەلاوی ئامادە نەبوون وردەکاری گفتوگۆی نێوانیان بدرکێن و ڕوونکردنەوەیان نەداوە. ئەمە لە کاتێکدایە کە ئەحمەد داود ئۆغڵ وەزیری دەرەوەی تورک هەر ئەو ڕۆژە بە سەردانێکی چاوەڕوان نەکراو لە هەرێمی کوردستانەوە
چۆتە شاری کەرکووک و لەگەڵ لایەنی سیاسی و حیزبەکانی کەرکووکیش کۆبەوە. دوای ئەوەش بەغدا وەک ڕامانگەاند بوو کاردانەوەی تونگدی بە سەدانەکەی نیشاندا بوو. هێژای گوتنە عەلاوی مانگی نیزانی ڕابردووش لە تورکیا لەگەڵ عەبدوڵڵای گول و سەرۆک کۆماروە هەروەها ڕەجەب تەیب ئەردۆغانیش دیداری و گفتوگۆی ئەنجامدا بوو. ئەمەش لە کاتێکدایە کە دەوڵەتی تورک هەفتەی ڕابردوو مافی نیشتەجێبوونی هەمیشەی لە وڵاتەکەی بە تاریق هاشمی جێگیری یەکەمی سەرۆک کۆماری عێراق داوە.